پەیامی ڕۆژی جیهانی شانۆ بە پێنووسی خانمە ئاکتەری بەریتانی هێلن مێرین، وەرگێڕانی دلێر ئەحمەد. کاتێکی زۆر دژوار بوو بۆ هونەرە زیندووەکانی نواندن و چەندین هونەرمەند تەکنیکی و پیشەگەران و ژنان کۆششیان لە پێناو پیشەیەکدا کرد کە لە بنەڕەتەوە لێوان لێوە لە ناسەقامگیری. لەوانەشە هەرە و ناسەقامگیریەی هەمیشە پەیوەست بۆ بەم پیشەیەوە هۆکاری ئەوە بێت کە هونەرمەندان بە زیرەکی و ئازایانە لەم پەتایە ڕزگاریان ببێت. چونکە لەم بار و دۆخە نوێیەدا هونەرمەندان خەیاڵی خۆیان بە چەندین ڕێگەی ئەفرێنەرانە و شادی بەخش و کاریگەر ئاراستە کرد تا بتوانن هەمیشە لەگەڵ جیهاندا لە پەیوەندیدا بن. بۆ ئەوە تۆڕی ئینتەرنێت ڕۆڵێکی گەورەی بینی. جگەلەوەش ئێمەی مرۆڤ هەر لە سەرەتای دروستبوونەوە گێڕانەوەی چیرۆک وەک یەکێک لە ئامرازەکانی پەیوەندی نێوانمان بەکارەهێنین. هەر بۆیە تا ئێمە لێرە بین ڕۆشنبیری جوانی شانۆ ئەمێنێت و هەرگیز خواستی ئەفرێنەرانی نووسەر و دیزاینەر و سەماکار و گۆرانی بێژ و ئاکتەر و میوزیسیان و دەرهێنەرەکان ناخنکێت. سەرەتا من پیرۆزبایی ڕۆژی جیهانی شانۆ پێشکەش بە هەموو شانۆکارانی جیهان بەگشتی هەرێمی کوردستان و سلەیمانی بە تایبەتیەکەم بەخێربێن سەرچاوم. لە ڕاستیە من خوازیارم کە ئەم ڕۆژە کۆتا ڕۆژی نەهامەتی و ناخۆشیەکانی شانۆکاران بێت کە لە سەردەمی پێشدا ئەشەوە خەڵکی سلێمانی لە ژێر چەپۆکێکی زۆر زۆر قورسا بووە کە خۆمان یەکێ بوون لەوانەیە کە شانۆمان زۆر بە قورسیە کرد لەبەرەوەی حکوومەت خوازیار بوو کە شانۆی تر نەمێنێت ئەو پەیامە هیچ نەگات کە ڕاستەخۆ بە بینەری ئەگەێنێت ئەویست کولتور نەمێنێت پێناساندنی کورد بە هەموو جیهان نەگەێنرێت کە ئەمە یەکێکە لە چەمکەکانی لە ڕاستیە من خوازیارم کە ئیترەمە ئاخر ڕۆژی ئەو نەهامەتیانە بێت. لە ڕاستیە لە دێر زەمانەکو لایەنە مێژوویەکانیش بگرینەوە لە دوای سەماوە ئیتر شانۆ بۆ پەیوەندیەکان لەگەڵ خەڵکە کۆنتترینی هەموو هونەرەکان بەراوێز بخرێ بە تەکی جێگرەوەی نییە کە من ڕاستەوخۆ هونەری نەکشانۆ ئەدەب پێشکەشەکەم شێوەکاری پێشکەشەکەم موزیک پێشکەشەکەم بەتەنیا هەر یەک پەیامی نییە شانۆ. ڕاستە خۆشە من هەستەکانم لەگەڵ بینەرەکەم تێکەڵەکەم لەگەڵ ما ئەگری لەگەڵ ما پێەکەنیان ئەمە نییە دوای خەم و ئەکتەرە و کاتێک کە فلیمەکەی منیان درامەکەمە بینێ ئەو لەوانەیە لە شیرینی خەوا بێت. لە ڕاستیە پێویستە کاتی تر ئازارەکانمان وەکو شانۆ تێکەڵاوی جەستەی بینەرانمان بن تا ئێستش کە بەردەوام بووین و شاری سلەیمانی بەداخەوە کە ناوی پایتەختی ئەدەب و هونەرە لەو ڕۆژەوەی ئەم ناوەی لێنرا ئیتر سەرکوت کرا ئیتر نەهامەتیەکانمان زیاتر توش بوو بەداخەوە کە ئەو ناوە زۆر خەترا. شانەی کوردی بەعام لاوازە لەبەرەوەی کە گرنگێکی ئەو تۆی پێ نایرێت بەڵام بودجەمان بۆ تەرخان ناکرێت. باشە لەلایەن وەزارەتەوە گەر بودجەی بۆ تەرخان بکرێت هەموو ئیشێکی شانۆی بڕەپارێکی باشی بۆ تەرخان بکرێت ئەوە دڵنیا بکە باشترین ئیش پێشکەشەکرێت. بەڵام خۆشبەختم و دڵخۆشم کە ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر ڕۆژی جیهانی شانۆ بۆ بە فیستیڤالێک کە لە هەفتەیەکە 4 بۆ 5 نمایش پێشکەشی خەڵکە کرێت کە ئەم منافەسەی دروست بۆ بەڕاستی ئەوە زۆر دڵخۆشکەرە کە شانۆ بەم شێوەیە پێشکەوێت و ببێ بە منافەسە لە بینی دەرهێنەرەکانە لە بینی ئەکتەرەکانە کە قەعەکان بەرنەکەون. ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرە بەڕاستی. بەسیترین شت کە ئێمە درکی پێەکەین سەوتە. سەوت من لەسەر مەسرح عەقیژێنم بۆی سەوتم بگا بە توی بینەر کە لە ئاخر کورسی دانیشتووی بەڵام بەر کامێراوەی ناوێت. ئەوە بەسیترین شتە کە بتوانین باسی لێ بکەین. دوایەوە جوڵەکان بێ لە چوارچێوەیە کە بچووکی کەیتەوانێ بەڵام نا لە مەسرح هاوان نییە تۆ فەزایەکی کامل لە هەیەتوانی بەکاری بێنیت. بینەری شانۆیی خەڵکی تااقەتیان نییە. تااقەتیان نییە سێرکەن توانمەش بڵم پێیان ئەغزەکە 3000 بن بە بلیتێک بۆی کە بێنە ژوورەوە سێری کۆمەڵێک ئەکتەر بکەن کە لەسەر مەسرحن بێ ئاگان لەوەی کە ئەم پەیامەی کە لە پشتی ئەم کارە شانۆییەوە هەیە تەواو سوودی هەیە تەواو لەسەر ژیانی ئەوانە. هەموو کارێکی شانۆیی پەیامێکی لە دواوەیە موشی ڕەبتی هەیە بەسەر ژیان